هاوبەشی ئەو خەمە گەورە و ئەو کۆستە گەورەیەکەین. ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کەمپەینی ئەو خەمتانین بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ لێ قەوماوانی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستانی ڕاگەیاند. کەمپەینەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە لێپسراوانی حکومی و مامۆستایانی زانکۆ و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کەمپی زانکۆ ڕاگەیەنرا. دواتریش لە سەنتەری شار دەست بە وەرگرتنی هاوکاری هاوڵاتیان کرا. خەڵکی هەڵەبجە وەکو چۆن هەمیشە دەستگیرۆی لێقەوماوان هەژاران هاوڵاتیانی خۆیان و دەرەوەی خۆیانی کردووە بە دەنگمانەوە بێن هاوکاریەکان هەم لە ڕووی نیشتیمانی هەم لە ڕووی ئینسانی هەم لە ڕووی ئاینی کارێکی خێرخواز و کارێکی پڕبەرەکەتە و داوا لە دەوڵەمەندەکان و بووەکانی شاری هەڵەبجە بزنسمانەکان خاوەن کۆمپانیاکانەکەین کە دەستی خێر و ئاوەدانیان بۆ شارەکەمان کە دەستی خێر و ئاوەدانیان بۆ گەلەکەمان چۆن هەبووە ئەوە دەستیان هەمیشە سەوز و پڕبەرەکەت بێ بۆ لێقەوماوێنی ئەم کارەساتی بوومەلەرزەیە. هاوڵاتیانی شاری هەڵەبجە لە یەکەم ڕۆژی کۆکردنەوەی کۆمەک بە گەرموگوڕی بەشداریان کرد. هاوکاریکردنی لێقەوماوانیشیان بارکێکی نیشتیمانی و ئاینی ناوبرد. داواشیان لە هاوڵاتیان کرد بە پێی توانەکانیان هاوکاری ببەخشن بە کەمپەینی هاوخەمتانین. داوایان لێ ئەەکەم خۆیان ئازاری زۆریان چەشتووە خۆیان ئازاری زۆر ناخەژێنیان بینیوە داوایان لێ ئەەکەم بە هەر شێوەیەک بووە بە 250 بێ بە 10,000 بێ بە پاڵتاوێک بێ بە بەتانیەک بێ هاوکاری ئەم کەمپینە بکەن چونکە خۆمان لێمان قەوما ئازارەکانمان بینیوە داوایان لێکم با ئێمە تۆزێ لە ئازاری ئەو مناڵە چاوگەشانە کەم بکەینەوە چونکە هیچ زۆربیان دایک و باوکیان نەماوە با هاوکاریان بکەین. سێ بار هەڵگر لە پێخەف کە پێک دێت لە دۆشک و بەتانی دوو نەفەری بە هەمان شێوەی ئەو ژمارانەی کە لە پارێزگای سلێمانی دابینمان کردووە بە پێویستمان زانی وەکو گروپی کۆمپانیەکانی بەڕێز لە پارێزگای هەڵەبجەشە جێدەستمان دیار بێت. کەمپەینی ئەو خەمتانین لە ناحیەی خوڕماڵیش ڕاگەیەنرا بڕیارە 3 ڕۆژ بەردەوامی هەبێت. ئەم کەمپینە لە شارۆچکەی خوڕماڵ بە هاوکاری سەرجەم چین و توێژەکانە بێت و کۆکردنەوەکەشمان تا یەکشەمە بەردەوامە بێت بەیانی لە ڕێگەی مینبەرەکانەوە مامۆستایانی ئاینی هاوکاریمانەکەن. ئەم کەمپەینە بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بەردەوامی هەبێت. سەرپەرشتیارانی کەمپەینەکەش داوا لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە دەکەن بە بەخشینیان بەشداریەکی کارایان هەبێت تاوە کەمێک لە ئازاری ڕزگاربووانی بوومەلەرزەکەی باکوور و خۆراوای کوردستان کەم بکرێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.